بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين وعلى آله وصحبه أجمعين. صلاة ورحمة الله قولتان بدايك باوكاني آزي سرپشتاني برست. دوای ڕاگەیاندنی پرۆژەی چاکاری تایبەت مانگی ڕەمەزانی پیرۆز بۆ ساڵی 2022 کۆمەڵێک لە داواکاران لە دایک و باوکانی ئازیز لە ڕێکخراوەکان هەندێک تێبینیان هەبوو لەسەر شێوازی پڕکردنەوەی پرۆژەکە. جا بۆیە بڕیارماندا شێوازی پڕکردنەوەی ئەو خشتەیە بۆ بەڕێستان ئامادە بکەین. طبعا ئەو خشتێوەکو باسمان کردیا ئەم پرۆژەیە بۆ ساڵی سێم ئەنجام دەدەی بۆ دوو قۆناغ بوو دوو ئاستی جیاواز دیاکراوەتەوە. تەم پرۆژەی چاکاری ناوە ئەو ئاستانە و قۆناغیان تایبەتە بەو قوتابیانەی کە لە 2011 بەرەو سەرەوە دایکبوون، واتە ئەوانەی کە ساڵی دایکبوونیان 2011 2012 2013 2014 و ئەگەر بچووکتریش توانای جێبەجێکردنی بۆ ئاسایی دەتوانێت سوود لەو پرۆژەیە بینیتن. طبعا ئەو پرۆژەیە وەکو ئاماژەشمان پێکردیەوە لێرە تایبەتە بە 2011 بەرەو سەرەوە. ئەم خشتەیە کۆمەڵێک خاڵ لە خۆ دەگریتن، هەر خاڵێک بە پێی ژمارەی ڕۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز ئامادەکراوە. یەکەمین خاڵیان بریتە لە ئەڕەقیب، یەکێکە ناوەکانی خوای گەورە. طبعا ئەومان هێناوەتە خاڵ یەکەم لەبەر ئەوەی هەر کاتێکەوە ینی منداڵ کە دەیەوێت ئەو پرۆژەیە پڕکاتەوە لە شەودا بە چاودی داوکباوی طبعا هەز بکاتن کە ڕقابەتی خوای گەورە لەسەرا ئەو هەستە دائیمەن لە ناخیدا هەبێتن بۆ ئەوی بەردەوام لەگەڵی دابێت و دوور بێتن لە هەموو تاوانێک لە کاتی پڕکردنەوەکەش بە تایبەتی. طبعا خاڵ یەکەمیان ئەوە دیارە خوا چاودێر بەسەرمە بۆ ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکە هیچ فکری بەلای هەڵەدا نەڕواتن. طبعا پێی ژمارە ڕۆژەکان خشتەکە دانرایە. ئەگەر خاڵ یەکەم طبعا کە ئەو هەر دیارە کە هەست بە ڕقابەتی خوای گەورە دەکاتن، تەنها سەحەکە ڕەنگ دەکاتن لە ڕۆژانی داهاتوو لە پاشی تەنها سەحەک لێددا ئەو ڕۆژێک کە ئەنجامیدا بە پێی ڕۆژەکانی مانگی ڕەمەزان ڕۆژانە سەحەک لێدداتن. خاڵی دومیان بیتە لە پاشێوکردن. طبعا پێغەمبەری خۆش عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێتن پاشێو بکەن چونکە بەرەکەت لە پاشێودا هەیە. جا بۆ ئەوەی منداڵانیش بتوانن ئەو لە مانگی ڕەمەزانی پیرۆز بەبێ ڕۆژوەکانیان بەبێ پاشیو نەبێتن، هەتا ئەگەر توانن ڕۆژی گوتیشان نەبی با لەو بەرەکەتە بەشدار بن و پاشێوەکە بکەن. هەر ڕۆژایەک کە پاشێوی کرد ڕۆژی یەکەم ڕەنگ دەکاتن، ڕۆژی دووەم و تا ئاخری سەح لێداتن. سێمینیان نزای بەربانگە لە کاتی ڕۆژوشکاندن کە ئەو دوعای هەیە کە لە کۆتایەکەش ئاماژەمان پێکردیا هەر کاتێک کە ڕۆژوەکەی شکاند نزای بەربانکی دەکاتن، تەنانەت ئەگەر بچووک بوو یان نەخۆش بوو نەیتوانی بە ڕۆژی بیتن ئەوە ئاساییە بە نزای بەربانکە هەڵبکە هەر بکاتن بۆی لەبەری کاتن. وەکو هەموو خاڵەکانی دیکەش ڕۆژ یەکەم ڕەنگ دەکا، ڕۆژەکانی دیکە تەنها سەح لێداتن. خاڵی پاشەوی خوێندنەوە پێداچوونەوەی قورئانی پیرۆز. طبعا قوتابیانی ئێمە لە دەستگای نووری حیکمە هەموو ئەو قوتابیانەمان کە هەیە هەمویان ڕێژێکی دیاریکاری لە قورئانی پیرۆز لەبەرە بە پێی ئەو حیفزەی کە هەیەی ئەو میقدار حیفزەی کە هەیەی ڕۆژانە بەشێک تەرخان دەکەن لە بۆ پێداچوونەوەی قورئانی پیرۆز ئەوەندەی کە لەبەری کردە بۆی لەبیری نەچیتن. جا هەتا کە قۆناغی یەکەم نی جوزئی لەبەرە، قۆناغی دوم جوزئی عەمەی لەبەرە، قۆناغی سێیەم جوزئی عەمە و تەبارەکەی لەبەرە. ینی هەتا کۆتایی هەر قوتابیەک بە پێی ئەو تەمەنە و بە پێی ئەو قۆناغی کە تێیدایان بەشێک قورئانی پیرۆزی لەبەرە بە پێی ئەو خشتەی کە هەیەی ئەوەندەی کە لەبەریتی خشتێک دادەنێتن ڕۆژانە بەشێک لە قورئانی پیرۆز مراجعە دەکاتەوە. و ئەگەر ئەوانش کە ئەو کەسانی کە بەکاری دێن و قوتابی دەستگانینە و قورئانیان وەکو پێویست لەبەر نییە دەتوانن لانی کەم ئەو سوورەتە کورتەکانی کۆتایی ڕۆژانە بیڵێنەوە لەوەی هەم بتوان لەبەری کەن هەمیش بتوان خشتەکە وەکو خۆی پڕ بکەنەوە. خاڵێکی دیکەیان کە تایبەتە بە منداڵی بچووک زۆر جار دەبینین دائیمەن خوشک و برا بە تایبەتی ئەوانەی کە لە یەک ماڵ یان دوو برانە زۆر بەی کات بە شەڕ دێن. دەمانەوێت لەو مانگەدا ئاگربەستێکیان پێ بکەین هەوڵدە لەو مانگەدا بە هیچ شێوازێک شەڕ نەکەن. جا هەر کاتێک منداڵەکان شەڕیان نەکرد ئەو ڕۆژە سەح لێدەن، بەڵام ئەگەر خوا نەخواستە شەڕیشیان کرد ئەوە دەبی ئەو ڕۆژە زەڕ لێ بدێتن. ئینشاڵڵا کە هەمووتان لێ بە دوور دەبن. طبعا شەشی ئاساییە نۆرمەڵە کە منداڵ لە دائیمەن ئەوانێک لە دوای یەکتر لەدایکبووینە دائیمەن شەڕ و شت هەدەبیتن، بەڵام هەوڵ دەین لەو مانگەیدا کێشەکانیان کەمتر بکەینەوە. جا منداڵە خۆشەویستەکان ئەوەی کەوا لە ماڵی براکەش یەقەی گرتی شەڕی پێفرۆشی ئەتوو جوابی مەدەوە چکار دەبی ئاگادار بی خاڵەکەی خۆی پڕ بکەیەوە. خاڵێکی دیکەیان لەبەرکردن یەک ناوی خوای گەورە ڕۆژانە
پێویستە منداڵ یەک ناوی خی گەورە لەبەرکە الرحمن الرحیم المالك القدوس ڕۆژانە ناوێکی خی گەورە لەبەر دەکە و سەح لێ دەداتن. طبعا لە دوای هاتنەوەیان لە مانجی ڕەمەزانی پیرۆز کە دەست بە داوامی دەستگا دەکرێتەوە ئێمە لای خۆمان خشتەکە هەموو وەکو خۆی کە وەری دەگرینەوە ئەحسایی دەکەین و سەرژمێری دەکەین و ژمارەی سەحەکانی دەژمێرین و هەروەها لە ناوەکانی خی گەورە لەو مقدار حیفظەی کە لەبەری کردیا ئەو بابەتانیان هەموو پێ دووارە دەکەینەوە ئیمتحانیان پێ دەکەینەوە جا ژمارەی سەحەکان و دەرەجەیەتی ئیمتحانەکانیان بۆ کۆ دەکەین و ئینشاءالله ئاهەنگێکی شایستەدا خڵاتیان دەکەین. ئەوەی تازە باسمان کردوتە لاپەڕەی یەکەم بوو لاپەڕەی دووەممان تەوانەوە دیارە تا 30 ڕۆژی مانجی ڕەمەزانی پیرۆز هەموو خشتەکە ڕۆژەکانی دیاری کرایە. لاپەڕەی دووەمیان چەند خاڵێکی دیکە لە خۆدەگری یەک لەو خاڵانە سیر نەکردنی شتی نەشیاوە بە تایبەتی کاوشتانی کە لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا دەبەزێندری لە هەندێک کەناڵ بەداخەوە کە مسلسلات و ئەفلامە کە لەگەر ئاداب و کولتور و دینەکەشمان نەگونجاوە لەو مانگەدا بە تایبەتی و هەموو کاتەشیش بەگشتی منداڵەکان پێویستە لێ بە دوور بن و خۆیان لێ بپارێزن. خاڵێکی دیکەیان دانشوشنە بۆ خۆپارێزیمان لە نەخۆشیەکانی دان کە ئێستا بەداخەوە زۆر بووە پێویستە هەموو منداڵێک ڕۆژانە لانی کەم جارێک دانەکانی بشوات بە تایبەتی شەوان پێش نووسن وەروەها پێش بانجی بەیانیش پێش ئەوەی بە ڕۆژی بیتن. ئەگەر کاتێکیش یەک جاریش بی هەر ئاسایی بەڵام لانی کەم ڕۆژانە جارێک دانەکانی بشواتن. خاڵێکی دیکەیان کە پێویستە بە زمان پاراستن لە زمان پێویست هەموو کەسێکی منداڵێکی مسلمان پێویستە زمانی پاراو بیتن پاک بیتن بە تایبەت لە مانجی ڕەمەزانی پیرۆز. دوو خاڵمان دیارێکی لەو مانگەدا ئەوانیش خاڵەکانی ڕازگۆیی گوێن نەدانا. ڕازگۆیی واتە لەو مانگەدا بە هیچ شێوازێک دوو لە ڕووی هەموو منداڵێک درۆ نەکاتن خوا نەخواستەکە هەر جارێکی لە دەوی دەرچوو هەم دەبیت تۆبەی لێ بکە و دارێمش کەسی بەرامبەر بکە و لێرەش زەربەک لە خانەکە بداتن. بەڵام خاڵی دووەمیان بیتە لە گوێن نەدان کە پێویستە بەڕاستی هەموو منداڵێکی مسلمان بۆ جابکرێتەوە کە زمانی پاک بێ و بە هیچ شێوازێک گوێن نەداتن. خاڵێکی دیکەیان بریتە لە ویرد و نزاکان. ویرد و نزاکان طبعا چەند ویردێکمان دانەیە یەکەمیان پێش نان ئەو دوعانە و ئەو ئەذکار و ویردانە لە کۆتایی خشتەکە کە ئینشاءالله ئێستا دەیگەینێ ویردەکانی تێدایە بسم اللهکردن پێش نان خواردن دوای ئەلحەمدولله کردن دوای نان خواردن نزای چوونە تەوالێت نزای دەرچوون لە توالێت نزای پێشخەوتن نزای لە خەو هەستان ئەوانە ڕۆژانە و چەندی جار دووبارە دەبنەوە پێویستە بەردەوام لەسەریان ڕابێت و ئەنجامیان داتن طبعا ئەوەشیان لە کاتی هاتنەوەیان تاخینەوەیان پێ دەکەن پێویست ئەو نزا و دوعانەی لەبەر کردبیتن ڕۆژانە جارێک بیڵێتن ئەوە حتمان لە بۆ دوای مانجی ڕەمەزانی پیرۆز ئەو کاتە هەمووی لەبەر کردیە. لاپەڕەی سێمی خشتەکەمان بریتیە لە کۆمەڵک خاڵی دیکە یەکەمیان سەیرکردنی زنجیرەی بەناوی تۆ خوایە کە ئەم زنجیرەیەکە لە بەرنامەکانی کەناڵی ئافرین کە لە مانجی ڕەمەزانی پیرۆز پێشکەش دەکرێتن. ئەو زنجیرەیە تایبەتە بە ژیانەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بە منداڵان ئامادە کراوە ڕۆژانە سەیری بکاتن. ئەگەر ئەو ڕۆژەش نەکرا دەتوانین ڕۆژانی پاشتر سەیری کاتەوە بەڵام هەموو ئەڵخەکانی تەماشا بکاتن. ئێمەش پشتیان بەخوای گەورە لە گروپی تەلەگرامی داکوباوکان لەوێش ئەڵخەکانی دادەبەزین. خاڵێکی دیکە نزاکردن بۆ دایک و باوک طبعا ئەوە کۆمەڵ خاڵە تایبەتە بەڕێزکردن و ئاداب لەگەڵ داک و باب یەک لەو خاڵانە نزاکردن بۆ دایک و باوک پێویستە هەموو منداڵی مسلمان وەکو خوای گەورە فێریکردن وەقول رەبی ارحمهما کەما رەبیانی صەغیرا لانی کەم ڕۆژانە جارێک دوعا بۆ دایک و باوکی بکاتن. یارمەتیدانی دایکۆن بە تایبەت باس کرد لەبەر ئەوەی بە تایبەتی لە مانجی ڕەمەزانی پیرۆز زۆر ماندوو دەبن پێویستە هەموو منداڵان لە کوڕان و لە کچان یارمەتیدەری دایکیان بن جا هەر ئەو کاری کە پێیان دەست پێ دێ یان لە کاتی بە تایبەتیش لە کاتی سفرەدانانی بەربانک. خاڵێکی دیکەیان سوپاسکردن دوای نان خواردن طبعا کە دایک زۆر ماندوو دەبێت دەبی لانی کەم ئەتوو ئەگەر خواردنەکەت خوارد لانی کەم لە پاش سوپاس خوای گەورە الحەمدولایکردن سوپاسی داگیانی شت بکەیت. خاڵێکی دیکەیان بۆ منداڵان کە پێویستە بەڕاستی بیکەن بە خوولە ئاسایی بیتن کە ڕۆژانە لانی کەم جارێک باوەش لە دای و بابە بدەن بە تایبەتی ئەو کاتێک کە دەچن بۆ قوتابخانە و دێنەوە ئەو کاتی باوەش لە دایکیان بدەن یان باوکیان لە سەرکار دەگەڕێتەوە باوەش لە دایک و باوکیان بدەن و ڕێز و خۆشەویستی خۆیان بۆ دەربڕن. خاڵێکی دیکەیان ماسکردنی دەستیانە کە بیکەن بە پیشە لاتەن ئاسایی بی هەر کاتێک کەوا دایک و باوکت دیت دەستیان ماچ بکەین. جۆرالیکردنیان ئەوە لە کاتی فەرمان پێکردنی هەر کاتێک هەر ڕۆژێک دایک و باوکت فەرمانێکیان پێکردی داواکاریشان لێکردی
بەیەک و دوو وەڵامیان بدەیەوە ئەگەر وەت کرد ئەو ڕاستەخۆ سەحی لێ بدە ئەگەر خوا نەخواستەوە نەکرد بێەوە زەربی لێ بدەین لاپەڕەی چوارەبان تایبەتە بە نوێژەکان طبعا لە وێنەی دارێک نوێژەکەمان کێشاوە هەر نوێژێکت ئەنجامدا ئەوە گوڵێک ڕنگ دەکەیت طبعا بە پێی ژمارەی ڕۆژەکانی مانجی ڕەمەزانی پیرۆز ئەم دارە گوڵی پێوەیە بۆ نمونە ئەوە یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزانی پیرۆزە لەم ڕۆژەدا ئەم گوڵامان هەیە 5 پەلچی هەیە هەر پەلکێک تایبەتە بە ڕۆژێکی بە نوێژێکی ئەو ڕۆژە بۆ نمونە گەڵای یەکەم نوێژی خەوتنانە کاتێک ئەنجامدا ئەو خانەی ڕەنگکە بە هەر ڕەنگێک کە حەزی پێ دەکەیت لە ڕۆژی دووەم ینی حەفۆن هە لە ڕۆژی یەکەم نوێژی طبعا خەوتنان ئاخیقلا بەیانە پاشان نیوەڕۆ ئەجا ڕەنگکان بە حەزویستی خۆتان ڕەنگکان دیاری بکەن هەر نوێژێکت ئەنجامدا ئەوە تو ڕەنگێک دەکەی بە دڵی خۆت مهم ئەو ڕۆژی یەکەم پێش نوێژەکەت ئەنجامدا و گوڵەکەت ڕەنگ کرد ڕۆژی یەکەمی مانجی ڕەمەزان ڕۆژی دووەم بە هەمان شێواز ڕۆژی سێم ڕۆژی چارەم ڕۆژی پێنجەم تاوەکو کۆتایی لە کۆتاییدا ئەتوو ئەو درەختە هەموو ڕەنگ دەکەی بە گوڵەکانی بە نوێژەکانی خۆت لاپەڕەی پێنجەممان بریتە لە ڕۆژوەکان مانجی ڕەمەزانی پیرۆز لەبەر ئەوەی یەک لە تایبەتمەندیەکانی ڕۆژوگرتن کە تایبەتمەندی سەرەکیتی پێویستە بەڕاستی هەمومان خۆمان لێ ڕابین لەسەر ڕۆژوگرتن لە هەموو تەمەن و ئاستەکان بەڵام ئەو کەسانەی کە تەمەنیان بچووکە بە تایبەتیش ئەگەر لاواز و لاشیان لاوازە یان نەخۆشن یان کاتێک کە دایک باوک داوانی دەکەن ئەو ڕۆژە بە ڕۆژوو نەبن بەگوێیان بکەن و ئەتیادی ئەو لاپەڕەیە ئەو کاتی پڕ نەکەنەوە لە تێبینی لەسەری بنووسن کە ئەو ڕۆژە لەبەر تەمەن بچووکی یان لەبەر نەخۆشی نەیانتوانێت ڕۆژەکە بڕۆژی بن وەکو لە سەرتاکە جوسمە بەناوی پەروەردگار بەپێی توانە بە ڕۆژوو دەبێت ینی بەپێی توانای خۆت بە ڕۆژوو دەبی هەر بە ڕۆژێکی بە ڕۆژی بووی ئەوە بازنێک ڕنگ دەکەی لە ڕۆژەکەدا طبعا ئەوە بە سی ڕۆژی تێدایە سی بازنەی تێدایە بەو تەسەسولی دەڕواتن ئەگەر ڕۆژی یەکەم بە ڕۆژی بووی ئەوە خاڵی یەکەم ئەوەی ڕنگ دەکەی ئەجە هەوڵدەن بەپێی ڕەنگەی ئەو خشتەی بڕەنجی بکەن ئاسایەکە بڕەنجی دیکەش بیتن لۆ ڕۆژی پاشی ڕۆژی دووەمت بە ڕۆژی بووی ئەوە خانەکەی دیکە ڕنگ بکە ڕۆژی سێم بە ڕۆژی بووی ئەو کاتی خانەی سێم ڕنگ دەکەی ڕۆژی چارەم بە ڕۆژی بووی بەپێی هەوڵدە بەپێی ئەوەکەی خۆی ڕەنج بکەن جوانترە ئەگەر نە ئاساییە هەر ڕۆژێک بە ڕۆژی بووی خانەکە ڕنگ بکە ئەگەر بە ڕۆژیش نەبووی نەتوانی پێ نەکرا نەخۆش بووی ئەو خانەکە وەکو خۆی بەجی بێلە لاپەڕەی کۆتایی پرۆژەکە بریتە لە کۆمەڵک دوعا ئەو نزا ئەو وردانەی کە باسمان کرد نزای بەربانگ ذهب الضم وابتلت العروق وثبت الأجر إن شاء الله پاشا نزای خەوتنان بسمك اللهم أموت وأحيا نزای هەستان لە خەو الحمد لله الذي أحيانا بعدما أماتنا وإليه النشور نزای چونە توالد اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث نزای دەرچوونە توالد غفرانك ئەوە تایبەتن بەو نزانەی کە باسمان کرد لێکوانە بۆ ئەوەی بە ئاسانی بکەوتە بەردەستان چەند خاڵەشی دیکەمایە یەکەمیان لەبەرکردنی جلی شەرعی لە جەژندا طبعا هەم جلەکە جوان هەم شەرعی مەسمان لە شەرعی ئەوەیە جلەکە لە لویانی شەرعیەوە کێشەی نەبیتن بە تایبەتی ئەوەی کە سەلیبی لەسەر یان ڕسمی لەسەر یان نەشیاوە و هەروەها جلی جوان بە بۆنەی جەژنەوە لەبەر بکەی کە گەوات کرد لەبەرت کرد ئەوە خانەکە ڕەنگ دەکەی خاڵی دوێمە بەشداربوون لە نوێژی جەژن ئەوە تەواو تایبەتە بە قورئان هەوڵدەن بەشداری نوێژی جەژن بکەن لەگەڵ باوچیاندا و جەژنە پیرۆزەکرد لەگەڵ خانەوادە و خزم و کەس و کارەکان ینی زۆر جار دەبینین لە ڕۆژانی جەژن بەداخەوە زۆر گەورەکانی جوان لێ هاتووە بەس دەخەون ڕۆژی جەژن تایبەتمەندی خۆی هەیە هەوڵدەن ئەو ڕۆژە جەژنە پیرۆزە لە خۆتان و خانەوادە و خزم و کەشتان بکەن بە هوێ ڕەمەزانێکی پڕبەرەکەت و جەژنێژی شادومان طبعا بە پێی توانە ڕۆژەکان وەکو باسمان کرد بە ڕۆژی دەبی ڕۆژانە دوای نوێژی خەوتنان بە چاودێریدا و بابا خشتەکە پڕ دەکەنەوە خشتەکەش دەگەڕێن و لەگەڵ دەستپێکردنەوەی داوامی دەستگای نووری حکمە یان ئەگەر لە هەر شوێنێکی دیکەش کە داوامتان هەر کاتەکە
لە بنکەکانی ئاوقافیا یان لە لای دایک باوکت بە تەنها بۆ دەکەن ئەوە لە دوای جەژن دەدێ و دەست دایک باوکت ئەوان ئیشاڵ پێی توانە خەڵاتت دەکەن.